ترافیک لاڵقەی ئەم جارە دەچێتە قەزای دوکان کە دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی. ترافیک لەم بەرنامە باس لە دۆخی هاتوچۆی بەشێک لە ڕێگا سەرەکیەکان و کێشەی ئۆتۆمبیلە گەورە و بار هەڵگرەکان دەکات. دەمانەوێت بەدەداچوون بۆ هۆکاری ڕووداوەکان بکەین. سەرەتا لە شاری سلێمانی بەرەو قەزای دوکان بەڕێ دەکەوین. ڕێگایەکی سەرەکی و با درێژی دەیان کیلۆمەتر، دوو ساید و ستاندارد و پێشکەوتووە. سەرجەم ڕێگاکە بۆ پاراستنی شۆفێران و سەرنشینان با پەرژینی سەلامەتی و گادرێل دیوار کراوە. سەدان ستونی ڕووناکی بۆ ڕووناکردنەوەی ڕێگایە لە کاتی شەوان بۆ کاراسانی هاتوچۆی شۆفێران دابین کراوە. سەرجەم کوچە و ئاراستە و ڕێڕە و پێچەکانی ئەو ڕێگایە با هێمای ئاگادارکردنەوە و ڕێنوێنی بۆ شۆفێران داپۆشراوە. هێماکان وەک زمانی هاتوچۆ لەم ڕێگایە باشترین هاوڕێن بۆ شۆفێران تا پارێزراوبنەوە ببێت بەڕێ نیشاندەر. هێدی دەگەینە سەنتەری ئەو شارە. دوکان دەکەوێتە پارێزگای سلێمانی و بە جوانی سروشت و بەنداوەکەی و ئاوە سازگارەکەی بەناوبانگە. لە ڕووی جوگرافیاش ناوچەیەکی استراتیژی گرنگە بۆ هەرێمی کوردستان و بەستنەوەی شاری هەولێر و سلێمانی و قەزاکانی ئەو دوو شارە کە ڕێگایەکی سەرەکیە. ئەو قەرەباڵخی و جەنجاڵی لە ڕووی هاتوچۆ زۆری ژماری ئۆتۆمبیل وای کردووە بە چەندین شێوە چاودێری شۆفێران و ڕێخستنی ڕێگاکە بکرێت بە مەفرەزەی پۆلیس و کامێرای چاودێری خێرایی و بازگەی کاتی، چونکە ڕێگایەکە 24 کاتژمێر زۆرترین هاتوچۆی تێدا ئەنجام دەدرێت. بەمەش ئەگەری سەرپێچی و لە بەشێک لە شۆفێران دەکرێت و زۆر جارێش ڕۆداوی سەختی تێدا ڕوودەدات بە هۆکاری جیاجیای هاتوچۆ. ترافیک لە ڕابردوو چەندین ڕووداوی سەختی هاتوچۆی لەو ڕێگەیانە تۆمار کردووە کە لە ئەنجامی سەرپێچی و کەم تەرخەمی بەشێک لە شۆفێرانی بار هەڵگر و گواستنەوەی هاوڵاتیان ڕوویداوە. یەکێک لەو چیرۆکانش کە باسمان کردبوو برینداربوونی 24 قوتابی بوو لە یەک چرکە بێ ئاگاییدا. سەبارەت بە دۆخی هاتوچۆ هۆکاری ئەو ڕووداوانە دەچینە بەشی هاتوچۆی دوکان. لێرە نەخیب کۆسترات ئەفسەری بەرپرس دەبینین و باس لە دۆخی ڕێگا و چۆنێتی کۆنتڕۆڵکردنی دەکات. ئێمە وەکو بەڕێوەبەرێتی هاتوچۆی قەزای دوکان پێک هاتوین لە سێ بنکە، بنکەی ناو شاری دوکان، بنکەی سەنتەر، بۆ بنکەی هاتوچۆی خەلەکان و بنکەی هاتوچۆی پیرەمەگرون. سێ بنکەمان هەیە. سنووری کارکردنی ئێمە لەم سێ بنکەیە پێک هاتووە لە 5 ناحەیە لە سەنتەری قەزای دوکان و ناحەی پیرەمەگرون، ناحەی سوورداش، ناحەی بنگرد و ناحەی خەلەکان و خدرانمان هەیە. و هەروەها کارکردنی ئێمە لە ڕێگای سەرەکی دوکان سلێمانی و هەروەها دوکان ڕانەیە کە 24 کاتژمێر پۆلیسی هاتوچۆ بوونی هەیە لەم شوێنەدا کە شوێنێکی گەشتیاریە و کارەکانمان دابەش بوون بەسەر چەند شێوەیەک و مەفرەزەی هاتوچۆمان هەیە، مەفرەزەیەکی گەڕۆکمان هەیە کە ئیش و کارەکانی دانانی مەفرەزەیە و هەروەها دانانی کامێرەی چاودێری لەسەر ڕێگای دوکان سلێمانیە و هەروەها بازگەی هاتوچۆمان هەیە. بازگەی هاتوچۆ کارەکانی لە بازگەی هاتوچۆ 24 کاتژمێریە. ڕووداوەکانی هاتوچۆ ڕەشێکی گەورە و جدیە لەسەر مرۆڤایەتی کە ساڵانە بە ملیۆنان دۆلار زیانی لێ دروست دەبێت و دەیان هەزار کەس بۆ هۆکارە دەمرێت و کەم ئەندام دەبن. بەم شێوەیە کە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ لە زیان و قوربانیانی زۆربەی جەنگەکان زیاتر دەخەمڵێنرێت. ڕووداوەکانمان هەمە جۆرە، ڕووداوی وەرگەڕانمان هەیە و هەروەها ڕووداوی پێکدادانمان هەیە. ڕووداوی پێکدادانمان بە زۆری لە سنووری کاری بنکەی هاتوچۆی خەلەکانە و ڕووداوی قورسیشمان هەیە. هۆکاری ئەم ڕووداوانە دەگەرێتەوە بۆ خراپی ڕێگاوبان لەو ناوچەیە لەو شوێنانە لەبەرەوەی ڕێگایەکە لۆدێکی زۆری لەسرە و ڕێگایەکی خراپە لە کەڵک کەوتووە و سنووری چەند محافەزەیەکیش هەر بۆ ڕێگایەدا تێپەڕ دەبێت. بە شێوەیەکی گشتی سەرپێچیەکانی ئێرە تێکەڵە هەمە جۆرە و تیژڕەوی یەکێکە لە سەرپێچی ئەساسیەکان و هەروەها بەکارهێنانی مۆبایلی کە ئەمەوا لە شۆفێر دەگابی ئاگابێ لە شۆفێریکردنەکەی و هەروەها وەستانی قەدەغەیە و هەروەها لە تێپەڕانی هەڵە بە تایبەتی لە جادە لە شەقامە یەکسایدەکانمان
ئەمانە بە شێوەیەکی گشتی لەم وەرزی زستانەیە لە وەرزی بەستنەیە کە ئەی بەستی تێپەڕانی هەڵامان هەیە دەبێتە هۆی خوڵقانی کارە ساتێک لەم کاتەیە. ئەوەی جێگەی سەرنجە لەو ڕێگەیانە ژمارەیەکی زۆر پاس و ئامرازی گواستنەوەی سەرنشین هاتوچۆ دەکات، بەڵام مەترسی زۆر لەسەر گیانی ئەو سەرنشینانە هەیە، چونکە ڕێژەی سەرپێچی لە لێخڕینی خێراو وەستانی قەدەغە و سەرپێچی شۆفێران زۆرە. بۆ مەبەستە ترافیک ماوەی چەند کات ژمێرێک لەگەڵ مەفرەزێکی پۆلیسی هاتوچۆ دەست دەکات بە تۆمارکردنی چۆنیەتی چاودێریکردنی ئەو ڕێگایە و دەستنیشانکردنی هۆکاری ڕوودا و سەرپێچیەکان کە بەشێک لە شۆفێران ئەنجامی دەدەن. یەکێک لە کارە سەرنجەکانی مەفرەزەی هاتوچۆی دوکاندانانی کامێرەی خێراییە. ئەم کامێرەی خێراییە لەو شوێنانە دادەین کەمە توێژینەوەیمان لەسەر کردووە کە خێراییەکانیان شۆفێران خێراییەکی زۆر دەڕۆن لەم شوێنانە لەم جێگایانە. ئێستاش ئەم کامێرەمان بە شێوەیەکی تێزداناوە با بزانین ئەم شۆفێران پابەندن بۆ خێرایی کە لێرەدا دیاریکراوە لەم شەقامەدا. دانانی ئەم کامێرانە دیراسەمان کردووە، توێژینەوەمان لەسەر کردووە ئەو شوێنانەی کە ڕووداوی هاتوچۆی تێدا زۆرە وە کامێرەکانی لێدادنین خێرایەکە کەم دەکرێتەوە و ڕووداوەکان بە شێوەیەکی گشتی کەم دەبێتەوە لەو جێگانەدا. یەکەم حاڵەت کە لە پاش یەک دەقەی دانرا کامێرەکە یەکەم حاڵەت 112 ڕۆشت و گرتوێتی. بەو خێرایە زۆری کە لێرەوە دەڕۆن دەبێتە مای ماڵوێرانی بۆ شۆفێران. هیوادارم شۆفێران پابەر بن بە ڕێنماییەکان، پابەر بن بە خێرایی ڕۆشتن لەو خێرایی دیاری کراوە زیاتر بن. خێرایی ئێرە خێرایەکەمان 50ە شۆفێر دەوێت پابەند بێ بەم تابلویان ئەم تابلویانە کە دانراون لێرە خێرایی ئێرەمان 50ە شۆفێر هەیە بە خێرایەکی زیاد لە 50 دەڕۆ بۆ نمونە. ئەو بار هەڵگرێ ئێستا تێپەڕی سورعەتێکی زۆر لە ڕادەبە دەربوو بۆ ئێستا ئیزراعاتی لەگەڵ دەکەین ئەم شوێنە سورعەتی ئێرە 60 لە کاتژمێرێکە. پۆلیسی هاتوچۆ سزای ئەو شۆفێرانە دەدات کە سەرکردایەتی ئۆتۆمبیلەکەیاندا کەمتر خەمن. هێدی لە کاتی هۆشیارکردنەوەی شۆفێران و ناساندنی هێمای خێرایی یەکێک لە بارهەڵگرەکان پۆلیسەکان تووشی شۆک دەکات و خێراییەکی شێتانە ئەنجام دەدات. هێدی پۆلیسەکان چاودێریەوە و بارهەڵگرە دەکەن و دوای دەکەون. لەبەر زۆری ڕێژەی خێرایی لێخوڕێنەکەی کە پێچەوانەی خێرایی دیاریکراوە نزیکەی نیو کاتژمێر بە دوای داچوون تا لە ترافیک لە ناوسەنتەری شار دوای ئاگادارکردنەوەی زۆر ئەنجا توانیان ڕای بگرن. لە پێشەوە شوێنێکی گونجاو بوەستە بار هەڵگرت ترێلە. بوەستە لە پێشەوە بار هەڵگرت. هێدی لە پێچینەوە لە سەرپێچەکەی دەکرێت. باشی بەڕێزم ئیجازە و سەنوێکت بێ زەحمەت.
سیارەکەت بکوژێنەوە باشی براکەم خێرایی ناو دوکان چەندە براکەم تۆ لە چەندە ڕۆژی لە قەمچوقە پێش خێرایەکە دیاری کراوە لای ئێمە سەرپێچی ڕێنمایەکانی هاتوچۆت کردووە تا وەسڵێکت بۆ دەکەین وەسڵێکت بۆ دەکەین لەسەر تیژ ڕەویەکەت هاتوچۆی ئەو شارە لە ڕێگای مەفرەزە و کامێرای چاودێری خێرایی دەیەوێت کۆنتڕۆڵی ئەو ڕووداوانە و ڕێگری سەرپێچی بەشێک لە شۆفێران کات. ترافیک کاوشانی و مەفرەزانە دەچێتە ڕێگای سەرەکی دوکان سلێمانی. لەو ڕێگایە زۆرترین سەرپێچی خێرایی و لێک تێپەڕبوونی هەڵە تۆمار دەکرێت. زۆر جار کە باسی ڕووداوی هاتوچۆ و زۆری سەرپێچی دەکرێت هەمووان بیر لە پۆلیسی هاتوچۆ دەکەنەوە. پۆلیسی هاتوچۆ قسەیشیان هەیە کە دەڵێن ناکرێت هەر شۆفێرێک پۆلیسێکی لەگەڵدانین. بۆیە ترافیک چەند هەنگا و ئەرکێکی پۆلیسی هاتوچۆی دوکان بۆ کۆنتڕۆڵکردنی ڕووداوی هاتوچۆ و سنووردارکردنی سەرپێچی و هۆشیارکردنەوەی شۆفێران باز دەکات. یەکێک لەو هەنگاوانە دانانی بازگەی کاتیە. لەو بازگانە دەیانەوێت لەو شۆفێرانە دڵنیا بن کە خاوەن مۆڵەتی شۆفێرین و مەرجەکانی تند و تۆڵیان تەواو و پابندن با ڕێنماوی یاساکانی هاتوچۆ، بەڵام بەشێکیان کەمتر خەمن و لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت و بەشێکیان هۆشیار دەکرێنەوە. سڵاو لێ بەڕێزم بێ زەحمەت ئیجازە و سەنەوەکەت چاویلکرد بۆ بەکارنێناوە بەڕێزم چاویلکرد بۆ بەکارنێناوە چۆ پێش براکەم بەخێر بێ ئیجازە و سەنەوەکەت بێ زەحمەت کارتی پشکنینەکەتمان دەی بێ زەحمەت باشی شکۆر بارێک نەبێ ئیجازە و سنەیمان بەرێ برای بەڕێزم ئامێری ئاگرکوژێنەوەمان هەیە سێ گۆشە باشە لەشی ساغ بێ فەرموو سەرچاوم ئەمە لە تاریخی مانگی 2 ساڵی ڕابردوو هیچت بۆ نەکردووە ئامێری ئاگرکوژێنەوەمان لایە بارێک نەبێ بچۆوە قەراغەوە بووە سەباوانەکەم دەبرا بە ڕێزەکەم ئەم پیاوە ساڵانەکەی کتابە بۆ تازەکردنەوە بەس تازەی نەگەر لە مانگی دووە و ئاگرکوژێنەوەشی لانیە برا بە ڕێزەکەم خێرایی دیاریکرا و لەم ڕێگایە چەنە؟ ناتوە سەریع ڕۆیشتی و هەم سایدی سەریعیشت کرد بوو کە لە ئێمە دەرکەوتی تۆ خێرا دەڕۆیشتی سایدی خێراشت گرتە بوو چۆ پێش لۆریەکەەوە بارێک نەبێ بووەسە باش چۆ پێش لۆریەکەەوە بارێک نەبێ فەرموو ئێمە لەم مەفرەزەیە زۆرێک لەوانەیە کە ئێمە ئیجراعاتیان لەگەڵ دەکەین بە ساڵانیان هەیە بەسەرچوو یاخود مۆڵەتەکانیان بەسەرچویان پشکنینی ئۆتۆمبیلەکانیان پشکنی ساڵانەی ئۆتۆمبیلەکانیان نەکردووە ئیجراعات لەگەڵ ئەوانە دەکەن وە پسوڵە یاساییان بۆ تۆمار دەکەین و سەردانی دایرە دەکەن باشی براکەم چاوەکەم خێرایی دیاریکراو نازانی لێرە چەندە؟ تابلۆمان نییە؟ بۆ ڕۆشنی تۆ خێرایەکە چەندە؟ بۆ شارع بۆ شارع لێرە وەڵام دەکرمان پێنجی هەستیم
پێنجی هەستێ ئێرە پەنجایە نەگەڵ خێرایە تۆ سایدی سەریع گرتەوە بار هەڵگر چۆن دەبێت سایدی سەریع بگرێت وەنێوت مەسەلە چەند قەمارەی پێشان بەتات بەرە خۆدا مەکرەزەیە ڕسم خۆدا ئەولایە نا بە هیچ شێوەیەک تۆ نابێت تۆ بار هەڵگری دەبێت لە سایدی واژ عزیزی براگەورەی ئەو تابلۆیانە بۆ جەنابەت هەڵواسراوە هەرچاوە کە تۆ دەبێ بەو خێرایە بڕی کە ئەو تابلۆی هەڵواسراوە نە خێرایەکی زیاتر ئەم جارە ئامۆژگاری دەکەین جارێکی تر بەو خێرایە وە سایدی خۆشت بکری بلا عزیزی براگەورەی چی پێدەگوازیەوە تۆ قیر 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 بەلێ ئەمە لێچوونە شەقام پیس دەکە وایە تابلۆ ناڕوونە وایە ئەبێت تابلۆکەت جوان خاوێن کەیتەوە لە هەموو سەفەرێکتە بلا سەرسەرێ من هەروەها هەنێ بلاجکتۆرت هەڵواسیوە کە ئەمانە زەرەریان هەیە ئەم بلاجکتۆرانە مەمنوعن بلا یه بەگیە وەختێتی مە بەگ ئیستا شۆڵ ناکرد بەس وەختێتی مە بەگ ئەو شۆلت کرد ئێسپانێک بێنە لێکەوە ئێستا ئیستا ژێوەگی ترافیکێکێک لە کۆنتترین و بەتەمەترین پۆلیسەکانی هاتوچۆ دەدوێنێت دەربارەی جۆری ئەو ڕووداوە و هۆکارەکانیان کە ڕووداوی سەختن و پێشڕویان داوە. من 24 ساڵە لە بەشی هاتوچۆی دوکان من کارمەندم هەر لە پۆلیسی یەکەوە هاتوومەتە تا ئێساکە کەم فۆزی سێم بە بەردەوامی لە ترافیکەکانە و لە مەفاریزەکانە من ئیشم کردووە و زۆربەی ڕووداوەکانیش چوومە سەریان یەکی لەو ڕووداوانە کە زۆر ناخەژێن بوو هەر لای بەڕێوەبرێتی بەشی خۆمان بوو بەشی هاتوچۆ کە لۆریەک بوو بەهۆی تیژڕەویەوە ئیسۆپی نەما بوو کەوتە خوارەوە و خانوویە بە سەریان ڕووخا ئەو بووە هۆی گیان لە دەزانی دوو لە سەرنشینەکانی شۆفێرەکە و سەرنشینی گیانە لە دەزدا و ڕووداوێشکە لەو ڕووداوانەی کە زۆر ناخەژێن بوو پاسێک بوو لە سنووری کۆتەڵ کە وەرگەڕا خوێنکارانی پێ بوو چەند خوێنکاری گیانن لە دەزدا چەند خوێنکارێک برینار بوون بە سەختی برینار بوون ئەمەش هەم ئەگەڕێتەوە بۆ پابەند نەبوونی ڕێنمایەکانی هاتوچۆ شۆفێر بە ڕێنمایەکانی هاتوچۆ بە یاساکانی هاتوچۆ و خێرا ڕۆیشتن و هەندێک جار ئەگەڕێتەوە بۆ نەبوونی مەرجی توندوتۆڵی لە ئۆتۆمبیلەکانیانە و ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی مۆبایل کە بەداخەوە یعنی زۆربەی زۆری شۆفێرەکانمان لە کاتی شۆفێریکردنە بەکارهێنانی مۆبایل زۆر بەکاردێنن کە ئەمە لە ڕووداوێکی زۆر زۆری لەکەوێتەوە. ئەوەی جێگەی سەرنج بوو بۆ ترافیک زۆری ژمارەی پاس کە تایبەتە بە گواستنەوەی خەڵک و قوتابیان ئەو پاسانە هیچ مەرجێکی سەلامەتی و ڕێنمایی هاتوچیان ڕەچاو نەکرد بوو کە و کەم و کوڕیانە بە زیانی سەرنشین و قوتابیان دوجار تاو دەبێت. لێرە پۆلیسی هاتوچۆ چاودێری چەند پاسێک دەکات. سەرپێچەکان تۆمار دەکرێن و سزا دەدرێن تا ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە. ئیجازە و سەلیمان بەرێ بە ئارەک نەبێ تۆ پشتێنی سەلامەتیت بەکار نێناوە ڕۆحی ئەم 20 نەفەرە بەدەست بەڕێستەوەیە بەدەست خوایە بەڵێ یەکەم بەس هۆکارەکەی چییە بەڕێزت برا بەڕێزم یەکە بێ لەسەر خۆ بڕۆی بەکار پشتێنی سەلامەتی بەکاربێنی مۆڵەت و ساڵانەکە تازەیە پشتێنی سەلامەتی بەکارهێناوە بەڵێ حەریق بێە ئەجا بەسەر شو یعنی نیمانە یعنی بەسەر بەرەوەی تۆ سیارێکی تایبەت نییە سیارێکی نەفەر هەڵگرا چەندین سەرنشینن لەگەڵایەکەی حاڵەتێکی زەروری زۆر زەروریە بۆ بەڕێزت ئێمە پسوڵێکی ئاگدارکردنەوە بۆکەین لە بچووکترین ئیسۆپا ئەو خوێنکارانە چیان لێ دێن هەمووی بەسەر یەکاکەیە دەستێشکێ سەریێشکێ یعنی بە تەواوی عەزیێ دێبێ ئێمە ئیجراعات لەگەڵ نەفەران ناکەین ئێمە ئیجراعات لێپێچینەوە لەگەڵ بەڕێستا ناکەین بەو شێوەیە هەڵپەڕین مەمنوعە قەدەغەیە بە پێی یاسا بەڕێوەبەرەتی هاتوچۆ هەڵێن نابێت لە ناو پاسە هەڵپەڕین و بەم شایکردنەوەم شێوانە هەبێت باشە برا بەڕێزەکەم ئەوە هیوادارین دووبارە نەبێتەوە و سەرچاو
ئەم ئۆتۆمبیلی پێشمانەوە خێرایی زیادە لە خێرایی کە ڕێگەی پێدراوە بووە سەبراکەم چۆ قەراغی شەقامەکە بووە سەبرا باشی براکەم بەخێر بێ سەر چاوم بەخێر بێ یاخوا ئیجازە و سەلیمان لای بارێک نبێ بە یارمەتی خۆت تۆ ئاسن ناگەر خێرایەکە زیاد لەو خێرای بێ کە بۆ دیاری کراوە ها ئەی لێرە ئەم ناوچەیە 60 ئەمە ناوچەیەکی نیشتە جێبوونە گوندێکی لەسرە پڕێتی لە ژنە مناڵە هەموو کەسێکی تایە کەواتە ئەبێ تۆ ئەو خێرایی کە بۆ دیاری کراوە کەمی کەیتەوە لەسەرەوە تۆ حەفتا هاتووی لێرە ئەبێ بێتەوە 60 ئەو خێرایی بۆ دیاری کراوە بە عینی خێرایی نەڕۆی بۆ خێرای ڕووی کە لە ناو گوندەکەی بۆ دیاری کراوە باشم براکەم هەڵدان چۆنە ئەوە خێرەوە لێرەیە وەساون هەماوەی بەرز بۆتەوە ئەی ناگرا تۆزیشکە بچنە قەراغی شەقامەکەەوە زۆر لە نزیک شەقامەکەن تۆزە بیخەنە قەراغی شەقامەکە و چیتان پێویستێ مێ هاوکاریتان بکەین باشە برا بەڕێزەکەم بۆی نەبێتە هۆی ڕووداوی نەخوازرا و خوا نەخواسە بە حەماوە هەڵساوە شتێکی بچووکە با گەورە نەبێت جێگەی ساسۆرمانیە کەوا ڕووداوی هاتوچۆشێکە لە کێشە گەورەکانی جیهان ئەمڕۆ داوانە چەندین کێشەی گەورە لە دوای خۆیان جێدەهێڵن وەک مردن و برینداربوون و لە دەستدانی سەروەتێکی زۆر بۆ هۆیەوە هەم وڵات و هەم کۆمەلگا تووشی زیان و زەرەر دەبێت ئاشکرا شاکەم گرفتە لە هەموو جیهان هەیە و زۆر وڵات بەدەست ئەم گرفتە دەناڵێنێ و کوردستانیش بێبەش نییە لەو زیانانەی بۆ هۆیەوە دروست دەبێت بۆیە دەبێت ئەو هەڵانە نەکەین تا ئەو هەموو زیانە نەبێت بە چارەنووسمان.